لەگەڵ هاتنی وەرزی هاوین ئەگەرەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا زیاتر دەبن و سەرچاوەکانی چین هۆکارەکانی توشبوونی ئەم نەخۆشیە چین چۆن خۆمانی لێ بپارێزین ئەمە لەگەڵ دکتۆر سەیفەدین مەحەیدین ئەحمەد بەرپرسی بەشی نەخۆشیە گوازراوەکان لە بەڕێوەبەرایەتی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر باز دەکەین. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاسانە دکتۆر وەزاکەت چۆنە لە مەترسیدایە؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێت یعنی بەو شێوەی نییە یان بڵێ لە مەترسیدایە چونکو ئەو نەخۆشیە تا ڕادەیەک بۆتە ئیندێمی یعنی نیشتەجێ لە عێراق ینی پارەکەش بەتای کولێرەمان هەبوو ئەم ساڵش هەمانە بەڵام پێشتر بەتاکان بەو شێوەیە نەبوو مەسەن ئەما لە نەوەتەکان هەمان بوو لە 98 خۆی ببیت نەوەتەکان هەمووی بەس بە زۆری 98 و 99 لە 2007 2015 ئیدی ئەوە هەتاکو پارەکە 2022 ئیسش 2023 هەمانە بەڵام مەترسیەکە خۆی چییە؟ ینی ڕێژەی مردن کەمە هەتا ئێستا هیچ کەسێ لای ئێمە بەهۆی کولێرەوە نەمردووە بەڵام لەوانەیە ئەو کەسانی کە تەمەنیان زۆرە یا ئەوانەی تەمەنیان کەمە بەتابەتی تەمە زۆرەکان 60 و 70 یا لە 50 بیگرین ئەوانە هەتا 67 ئەوانە لایەن تووشی عەجزی گورچی لەبن بەکەوتنی گورچی لەبن لە ئەنجامی لە دەستدانی ئاو شلێ و خوێیەکی زۆری لەشیان کە سوودی بۆ لەشەیە لەوانەیە بەهۆی ئەوە بەڵام وەکو چۆن بڵێ بارگرانی بەسەر کۆمەڵگاوە دەرمان و خەستەخانە و ئەو شتانە ینی ئەو کاریگەریانی هەیە یان دەبێتە هۆی ئەوەی کە خەستەخانەکان نەخۆشی زۆرتیا بڕە مەسەلەن دەرمان زۆر سەرفەکرێ مەغەزی و هەموو ئەو شتانە سەرفەکرێ دەنا بڵێ مەترسێکی ئەو های نییە ئێستا بەو شێوەی کە هەیە. باشە دکتۆر سەرچاوەی دروستبوونی ئەم ڤایرۆسە چییە؟ لە چیوە دروست دەبێت؟ بەخۆی ڤیبریۆ کولێرە بەکتریایە ئاوی پیس ئاوی پیس ئێمە بەسمانسیە ئاوی زێراب یعنی پیسایی مرۆڤ ڕووبارەکان پیس بێ پیسایی مرۆڤ بۆ خۆش دەزانی ئەوە کەی ڕوودەدا هەموو سەرچاوەی میکرۆبەکە پیسایی مرۆڤە یعنی میکرۆبەکە لە ناو ڕووی خۆڵەی مرۆڤدا دەژێت لە ناو زراوی نەخۆشدا وردەوەردا لەگە پیساییدا دێتە دەرێ کە هاتە دەرێ ئەو کات ئەگەر ئاو بوو بۆ خۆی وەتەربۆرن دزیزە ئاو پیس دەکە یان ئەو سەوزە و بەتابەتی سەوزە وەکو کەرەوز و تەڕەتورە و شبیت و ئەوانە ئەو جۆرە هینانە احتیمالە یا کەلەرم ئەوانە ئەگە بە ئاوی پیسایی ئاو بدرێن ئاوی زێرابەکان لەوانەیە ئەو سەوزانەش بوونە سەرچاوی واستنەوەی میکرۆبەکە یان نەبوونی پاک و خاوێنی نەبوونی پاک و خاوێنی مەسەلەن نەبوونی هوشیاری تەندروستی خەڵک زۆر گوێنەدا بە دەستشتون زوو مەسەن پێشنان خواردن یا لە کاتی ئامادەکردنی خواردن ئەوانە هەمووی بەترسین و زۆر هۆکاری کەشێ مەسەلەن لە دەرێ نان خواردن ئەوەش لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە خەڵک بە زۆری و کەسانی ڕەنگە ئەوانەشیانی لە دەرێ نان خواردن و سەوزە و ئەوانە هەر پەیوەندیان بە ئاوەکەوە هەبێت تەوان خۆی سەرچاوەکەی هەر ئاوەکەیە بەڵام ئەو ئاوە تەمەشاکەی بۆ زۆر پرسیار بکەم دکتۆر ینی هاوڵاتیان زۆرینەیان ڕەنگە ئەو ئاوە بەکاربێنن کە لە بۆری نیشتیمانیەوە پێیان دەگات ئەو ئاوە خاوێنە وی ئەو ئاوانەی کە بە زۆری ئەو ئەوانەی کە لە مەسە سەرچاوەکەی هی پرۆژەیە باشترە ڕاستە سەلوانی هەندێک بیر هەوێت ئاوی کلۆری تێدا نەبێت بەڵام ئاوی بیر بە شێوەیەکی گشتی خاوێنە بەڵام مەترسیەکە لە چدایە ئەو تەنکەرانی کە ئاو بۆ خەڵک دێنن ئەگە ئاو کەم بێت ئەگە ئاو کەم بێت ئەگە بەکتریاکە هەبێت ناو ئاوەکە ئەو وەختە کاریگەریەکەی زیاتر دەبێت لەوەی کە ئاوەکە زۆر بێ مەسەڵەن ئاو کە دەبڕێ جابەجا دێتەوە ئەوە ئاوەکە وەک بڵێ خستی ئاوەکە بۆ میکرۆبەکە زیاتر دەبێت بەس لێرەدا ئەو تەنکەرانە لەوانەیە مەترسیانی ئەگەر بەتاواتی لەژێر چاودێریدا نەبن مەسەڵەن دەبێت فەحسی کلۆریان بۆ بکرێ بۆی نەبنە هۆکاری مەترسی بۆ توشبوون بەو ئینە هەروەها شوێنە گەشتیارەکانش مەترسین ئەمە بۆ شوێنە گەشتیارەکان لەبەر ئەوەی ئەمە چەندین ساڵە تقریبان ئەو ڕاستیمان بۆ دەرکەوتووە ڕووبارەکانی کوردستان مەسەلەن بە تایبەتی زەی بچووک ینی ئاوەڕۆیەکی زۆر لە شارەکانی سەر و شار و دێهات و شجەکان دەسەندا ئەو ڕووبارەوە مەسەلەن
ئاوەکەی دوکان بۆ نمونە هەموو جار سەرێکی لە سلێمانی ڕوودەدا لە کەرکووک ڕوودەدا بۆی سەبەبەکەی ئەوەیە هەروە ڕاستە سەبەبی ئاوەڕۆکانشە لە سلێمانیان لە شوێنیکە بەڵام ئەوانە جێگەی مەترسین ئەو گەشتیارانە کە دەچن ئەو جێگایانە ئاوی ڕووبارەکان بەکاردێنن ئێمە پارەکە چەندین حاڵەتمان هەبوو یا لەگەلی عەلیبەک چەند کەسێک دەک خێزانەکە توش بوو باشە دکتۆر بەڵێ ئەم جارە تقریبان 14 کەس گەشتیار لە یەکێ لە شوێنە گەشتیاریەکانی سەر زەی بچووک تووشی کولێرە بوون. باشە دکتۆر باست کرد کە چۆن خۆیان بپارێزن سەرچاوەکەی لەکوێ یان بەکتریایە ئەگەر کەسێک توش ببێتن کەی بێت سەردانی نەخۆش بکات لە هەمان کات پیداویستی داو دەرمانتان لەبەردەستە بۆ هەموو ئەو نەخۆشیانەی کە تووشی دەبێ خوا نەخواسە ئەگەر سبەی ڕۆژ بەربەڵاو بووە لە شار و شارشکەکان لە گوندەکان حاڵەتەکان زۆر بووە بەجار دەمێ یەک خاڵێک بڵێم ئەو نەخۆشیە بۆ خۆی تقریبا زۆربەی حاڵەتەکان بێنیشانن کابراوانی کولێرەشە بێ نەزانێت لێرە ئەم کەسە کە هەڵگری میکرۆبەکەی ئەوە مەترسیە کاتێ لە چۆن نەگوازرێتەوە دکتۆر بەڕێگەی پیسایی دەگوازرێتە کە بەسەن دەستی جوان نەشوات دەست لە سەوزەدا سەوزەکە لا دکتۆر مەبەستی هاوکارم ئەوەیە ئەگەر من ئەم بەکتریام هەبێتن ئەم نەخۆشیەم هەبێتن من لە تەنیش هاوکارەکەم بم خزمم کەس و کارم بم ئەوان دەتوانم ئەو بەکتێریا بگوازمەوە وەکو کۆڕۆنا مەبەستم یان خۆی ئەو بەکتریایە کەمتر بەدەست دەگوازرێتەوە یاوەی کە خۆی کە باسی دەکەی زیاتر بەڕێگەی ئاوی پیس دەگوازرێتەوە ئاوی پیس و ئەو شتانە و ئەو سەوزەمیانش کە بۆ ئاو دەدرێن دەبینە سەر ئەوەی کە بڵان زۆربەی زۆری نیشانینی بۆ کابرا هەستی پێ ناکە میکرۆبەکە بڵاو دەکاتەوە لە چێشتخانەی ئیش دەکا لە شوێنێک مەسەن لەفە دەفرۆشێ شەربەت دەفرۆشێ یان بەفری سەرجادەکان دەفرۆشێ احتیمانە لە ڕێی ئەوانەوە ئەگەر بە بەفرەکە بکەی بە خواردنەکە بکەی خواردنەکە پیس بێ ئەوە ڕێگەکەیە بەنسبەت ئەوەی کە وتمان کە نیشانەی نییە لە 120 تقریبا نیشانیان هەیە ئەو کەسانە جار وایە سکتونێکی بەسیتی توش دەبێت نازانێت کولێرەیە بەڵام باشترینش هەر کاتی هەستت پێ کرد ئەو نەخۆشیە سکتونێکی لەوانەیە سکتونێکی سووک بێت بەس لەوانەیە سکتونەکەی تون بێ لەوانەیە ینی لەوانەیە لە ڕۆژێکە دەجە زیاتر بڕە لەوانەیە لە ڕۆژێکە 20 زیاتر بڕە ئیتر بەپێی ڕێژەی مەسەن توشبوونی نەخۆشیەکەی سەختی نەخۆشیەکەی نەخۆشخانە بکەن بڵێ هەر کەسێک تووشی ئیسحالی بوو سەردانی دکتۆرکە بڵێ بەرکەس سەحیەکان هەموو ئاگادارن کە لەوەی کە فەحسیان بۆ دەکرێت پشکنینێکی پێڵم پشکنینی VC نمونەیەکیان لێ وەردەگەندێنێت تاقیگەی تەندروستی گشتی لەوێ تین دەکرێن فەحس دەکرێت ئەگەر دەرسێ ئەو وەختە دەزانن تیمەکانی خۆپاراستنی تەندروستی لە ئاو لە چاودێری تەندروستی خۆراک لە مەسەلەن لە نەخۆشیە گوازراوەکان ئەوانە هەمووی هەروەها هۆبەی ڕۆشنبیری ئەمانە موسەر بە بەڕێبەرایەتی خۆپاراستی تەندروستین ئەمانە ئیجراعات وەردەگرن لەو منتیقەیە یا لەو ناوچەیە گوتمان بەنسبەت ئەوە دەبێت سەردانکە بەس نەخۆشیەکە هەندێک جار ڕشانەوەی لەگەڵ سکتون و ڕشانەوە سکتون و ڕشانەوە وای لێدێ نەخۆشەکە وشک دەبێ ینی ئەگەر دەست لە ناودەمیدەی ناودەمی وشک دەبێ هەروەها منداڵ بێ ئەگە پێستەکەی دڕاکێشا پێستەکەی نایەتەوە شوێنی خۆی پاش دەقەونیەک ئەنجالان بێتەوە جێگەی خۆی ئەو کەسەی کە تووشی بێگە ئاوێکی زۆری لە لەش ڕۆژت تووشی چەندین مەسەلەن درژانگ یان ئاکام دەبێت کۆمپلیکیشن یان مزعفات دەبێت لە ئەنجامی ئەوە بۆ نمونە پۆتاسیۆم خێیەکی گرنگە بۆ لەش کەم دەبێتەوە لە لەشی کە کەم بووە دەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری سەر دڵی دەبێت لەوانێ نەخۆشەکە دڵی ڕاوەستەی بمرێت هەروەها هەندێک جار نەخۆشەکە مەسەڵ ئەو ئۆتۆمبیلێکێکە لەو خێە گرنگانە یان شەکری دەشی کەم دەبێتەوە نەخۆشەکە دەکاتە حدێک دەبورێتەوە ئەو کات نەخۆشەکە زۆر باشە دەمرێت کاتمان کەم ماوەگەر بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم چۆن خۆمان بپارێزین بۆ ئەوەی توش نەبین ئەوە تەواو نەکەین هی خەستەخانەکان تەمان بەو با بڵێ تەمان ئەوە گرنگترین چارەسەری ئەو نەخۆشیە دەرمان نییە گرنگترین چارەسەری پێدانەوەی ئەو خوێنەی کە لە لەشی دەرازوە کە لە خەستەخانەکانە بە شێوەیەکی بەرفراوە هەیە و هیچ کێشەیەکنی لەولایەنە هەر کەسێ بچێ مخەزیشتی بۆ هەڵدەواسن ئەو مخەزانە پێویستن بۆ خۆ پاراستن ئەمە زۆر گرنگە مەسەڵەن خەڵک وشیار بێ لەوەی
ئاوێک کە دڵنیا نەبوو لێ نەیخواتەوە ئەگەر ئاوەکە زانی پیسا بیکوڕێنێت کوڵاندن باشترین ڕێگەیە بۆ ئەوی نەجاتت بێ لەو میکرۆبەکە لە 55 ملی سەدی دەمرێت هەروەها حەبی کلۆر هەیە حەبی کلۆر هەیە یعنی بەردەستە دەتوانێت لە شوێنەکان سەردان بکە ئەو حەبوو مەبانە توانێت وەرگێ کاتێکە دەزانی ئاوەکەی خامی کاتە ناو مەسەڵەن 20 لیترەوە بە پێی ئینی حەبەکە ئەو کاتە ئین دەبێت هەروەها ئینسان سەوزە جوان جوان بشاتەوە کە بەکاری دێنێت چونکو بەکتریاکە عادەتەن لەو پیسی بشواتەوە دکتۆر چەندە کاتشمان تەواوە پەرمەنگەنات دەتوانانی پەرمەنگەنات بەکاربێنی بەڵام نابێ خێ چونکو ئەو میکرۆبە ناو خێ زیاد دەکات باشترین شت ئەگە هیچ نەبێ ششتنەوەیکی جا چەند جارە بیشەوە خاوێنێکەوە پیسەکەی لێکەرەوە ینی دوور دەبی لەو نەخۆشیە کە چیتە شوێنە گەشتیاریەکان لە ئاوی زەیەکە مەخۆرەوە لە ئاوی ڕووبارەکە مەخۆرەوە چکو دەبێتەوە هۆی ئەوە هەروەها بەفری سەر جادە ڕاستەوخۆ مەکە لە ناو خواردنەوەکان بۆ سارکردەوە بیکە ناو کیسێکی نایلۆن ئەو کار دەتوانی بەکار بۆ سارکردنەوە هەروەها دایم دەستت زوو بشۆ ئەوانە فشانە زۆر گرنگت بۆ خۆشببیە. دکتۆر سەیفەدین مەحەدین ئەحمەد بەرپرسێ بەشێن نەخۆشیên veguhastî ji rêvebertiya karûbarên parastina tenduristiya Hewlêrê gelekî spas diktor. سپاسانەکەم بۆ میوانداریە سەرکەوتی دەم.